بەڵە زیاتر تایبەت بە کاردانەوە و دەرەنجامەکانی هێرشە موشکەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل گفتوگۆ ئەکەین لەگەڵ میوانمان ترنت فرانکس ئەندامی پێشووی کۆنگرێسی ئەمریکا و سەرۆکی لیژنەی بەرگری موشکی کۆنگرێس کە لەگەڵمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. ئەم کاتتان باش بەڕێز ترنت، پێش هەموو شتێک ئەو هێرشەی کە ئێران کردی بۆ سەر ئیسرائیل کاریگەر بوو؟ بەڵێ ئەو هێرشەی کە ئێران کردی سەر ئیسرائیل بە هیچ شێوەیە کاریگەر نەبوو، چونکە ئیسرائیل زۆر پێشکەوتووە لە سیستەمی بەرگریدا. ئیسرائیل توانای هەیە بەرگری لە خۆی بکات. ئێمە ماوەیەکی زۆر لەگەڵ ئیسرائیلدا کارمان کردووە بۆ بەرگریکردن لە خۆی. کۆنگرێس کاری لەگەڵ ئیسرائیل کردووە بۆ ئەوەی کە ئیسرائیل بتوانێت بەرگری لە خۆی بکات، بتوانێت وەڵامی ئەو جۆرە هێرشانە بداتەوە. من زۆر خۆشحاڵم کە ئیسرائیل توانی ئەو هێرشە بەرپەرچ داهاتەوە و نەیتوانی کاریگەریکی وای هەبێت هێرشەکانی ئێران. بەداخەوە ئەوەی کە ئێران کردی تەنها یاریەکی منداڵانە بوو. ئیدارەی بایدنیش پێشتر ئۆژداری دابوو، هەروەها ئیدارەی بایدنیش دەبوو زیاتر بەرگری ئیسرائیل بکات، هەرچەندە پێشتر ئەو کاری ئیسرائیلی کردووە، بەڵام ئێستا کاتی ئەوەیە بایدن دەسوەردان بکات و پشتیوانی زیاتر بۆ ئیسرائیل بنێرێت. ئێستا کاتی ئەوەیە بایدن دەم بێدەنگیە شەرم هێنەرە بێتە دەرەوە. ئێستا بێویستە ئیدارەی بایدن بەرامبەر ئێران قسەی خۆی هەبێت، بەرامبەر ئەو ئاڵۆزیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسەی خۆی هەبێت. باشە بەڕێز ترنت، ئایا پێتان وایە شەڕەکە فراوانتر ئەبێت یا هاد ئەبێتەوە دۆخەکە؟ ئێمە دۆستی ئاشتین، بەڵام ئێران دۆستی مەرگە. پێویستە بایدن ئەم ڕاستیە بزانێت. ژیانی جووەکان کەوتە مەترسیەوە. ئیسرائیل بەرگری لە خۆی کرد، ئیسرائیل شەڕەکەی بردەوە. پێویستە ئێمەش بچینە پاڵ ئیسرائیل. دژی ئەو وەحشیگەرێتی دژی ئەنجام دەدرێت، دژی ئەو وەحشیگەرێتی بۆ سەر خەڵکی جوو ئەنجام دەدرێت. بەڵێ بەڕێز ترنت، پێتان وایە کە ئیسرائیل وەڵامی دەبێت بۆ ئێران؟ من زۆر دڵنیام کە ئیسرائیل هیچ بژاردەیەکی نییە جگە لەوەی کە وەڵامی هەبێت. ئەمە پەیوەندی بە ئاسایشی ئەوانەوە هەیە. دوێنێ ئەنجومەنی شەڕی ئیسرائیل کۆبووە و ڕایگەیان کە هێرشەکە زۆر ئاڵۆزانەیە، هێرشەکە زۆر قورس بووە، هێرشەکە زۆریش ترسناک بووە. پێویستە ئەمریکاش لای خۆیەوە پشتیوانی ئیسرائیل بکاتە وەڵامەکانی بۆ کۆماری ئیسلامی ئێران. پێویستە ئەمریکا هاوپەیمانی ئیسرائیل بێت، یاخود هاوکاری ئیسرائیل بکات لە سەرکوتکردنی گروپەکانێک و حەماس و حیزبڵا و کلک و باڵەکانی ئێران. پێویستە ئیسرائیل بەرگری لە خۆی بکات، هیچ بژاردەیەکی نییە. چونکە ئەگەر ئێران لەسەر ئەم نەهجە بەردەوام بێت، ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیتر نابێتە شوێنێکی ئارام و نابێتە شوێنێک کە خەڵک بە ئاشتی تێدا بژیت. من کاتێک ئەندامی کۆنگرێس بووم لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکگرتووەکان بانگەشتی ئێرانمان کرد، هەروەها گوێمان لە قسەکانی ئێران گرت، ئامۆژگاریمان کردن کە دەستدرێژی نەکات. ئێستا ئێران هێزی هەیە، ئێستا ئێران موشکی هەیە، ئێستا ئێران بووەتە سەرچاوی هەڕەشە، ئێستا ئێران خەریکە دەبێتە هێزێکی ئەتۆمی. ئێستا ئێران خەریکە هەڕەشە لە سەقامگیری تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. باشە بەڕێز ترنت، ئاماژە بە سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەیت. بابزانین عێراق دۆخەکەی چۆنە بێت؟ ئایا کڵپەیەم ئاگرا دەگاتە عێراقیش؟ بەڵێ ڕەنگە ئەگەری هەیە ئەم شەڕە بگاتە عێراقیش، چونکە بەشێک لە دوژمنەکانی ئیسرائیل لە عێراقن، هەروەها بەشێک لە دوژمنەکانی ئیسرائیل لە عێراقن و پێشتر هێرشیان کردوتە سەر ئیسرائیل. بەشێک لە دژمنەکانی ئیسرائیل وەکو قاعیدە و حیزبڵڵا و دۆستەکانی ئێران لە ناو عێراق مەڵبەند و بنکەیان هەیە. ئەنی قورسە بزانرێت ئەم شەڕە ئاگرەکەی دەکاتەکوێ، قورسە تۆ پێشبینی ئەم شەڕە بکەیت. بەڵام پێویستە ئێمە دڵنیایی بدەینە ئیسرائیل کە ئێمە پشتیوانیان دەکەین. من دڵخۆشم کە ئێستا قسە لەگەڵ ئێوە دەکەم لە هەرێمی کوردستان و پارێزراون. من خەڵکی کوردم خۆشەوێ، نامەوێت لە عێراق زیانیان پێ بکات، نامەوێت هیچ نەتەوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
زیانی پێ بگات کوردەکان چونکە زۆر هاوپەیمانێکی گرنگی ئەمریکان ئێمە شەڕی داعشمان پێکەوە کردووە لە سەردەمی باراک ئۆبامادا ئێمە پێکەوە مێژومان نووسیەوە نامانەوێت کە ئێران ئازاریان پێ بگەێنێت یاخود ئاڵۆزیەکان ڕژان نەوەڕاست ئازاریان بە کوردەکان بگەێنێت باشە بەڕێز ترێنت ئایا شەڕ لە بەرەی لوبنان دەگاتە کوێ لە کاتێکدا کە ئێستا هێرشی زەمینیش دەستی پێکردووە زیاتر دۆخەکە بەرەو کوێ دەڕوات لە لوبنان؟ بەڵێ زۆر بەداخەوە کە ئیسرائیل هیچ بژاردەیەکی لە بەردەستان نییە جگە لە هێرشی زەمینی بۆ سەر حیزبوڵڵا چونکە حیزبوڵڵا سنوورەکانی کردیەوە بە پێگەیەک بۆ بۆردومانکردنی ئیسرائیل حیزبوڵڵا کۆمەڵێکی زۆر چەکداری لە باشووری لوبنان بڵاو کردوێتەوە ئیسرائیل دەبوو هێزی زەمینی بنێرێت چونکە هیچ بژاردەیەکی لە بەردەستان نییە وڵاتێکی وەکو ئیسرائیل وڵاتێکی وەکو ئیسرائیل بە درێژایی چەندین دەیە شەڕی کردووە دژی گروپە تیرۆریستیەکان دژی گروپەکانی نزیک لە ئێران ئەوەی ئیسرائیل ئێستا دەیکات ئەرکێکە لەسەری دەبواە ماوەیەکی زۆر بیکردایە هەروەها ئەمریکاش پێویستە لای خۆیەوە بەرگری لە ئیسرائیل بکات و هاوکاری ئیسرائیل بکات لەم ئۆپراسیۆنەدا من بڕوام وایە کە شەڕەکە ڕەنگە تۆزێک فراوانتر بێت لە لوبنان ئێستا ئیسرائیل بەو هێزانە چواردەوردراوەکە کە زۆر دوژمن ئیسرائیلە نزیکەی 50,000 موشکی جۆرەوە جۆریانەیە ئیسرائیل ترسی لەمە هەیە هێرش بکرێتە سەر سەقامگیریەکەی بەداخەوە ئەم جیهانی کە ئێستا تێیداین ئەو جیهانە نییە کە ئێمە کارمان بۆ کرد شەڕ لە هەموو شوێنێکەیە مەترسی هەیە شەڕە موشک هەیە بەڵێ بەڕێز ترێنت ڕاوێژکاری یاساییشی ئەمریکا جێک سۆلیڤان ئاماژەی بۆ کرد بە وردی چالاکیەکانی ئێران چاودێری ئەکەن ئەگەر بگەڕێنەوە سەر دۆخی ئێران و ئیسرائیل پێکەوە ئەو شێوەیە کە ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل و دەڵێت قوڵایی ئیسرائیلمان پێکاوە لە وەڵامدانەوەش بە هەمان شێوە ئیسرائیل پێتان وایە کە قوڵایی ئێران دەپێکێت یاکوەکو ئەو ڕاگەنراوانەی کە دەڵێت ئەگەر هێرش بکاتە سەری بنکە ئەتۆمیەکانی هێرش دەکاتە سەر بنکە ئەتۆمیەکانی بەڵێ من زۆر نادڵنیام سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئێران لە ماوەی ڕابردوودا هەوڵی داوە چەکی ئەتۆمی بەدەست بهێنێت من ئەو کاتە یەکەم ئەندامی کۆنگرێز بووم بۆ ئەوەی کە بانگێشتی ئێران بکەین لە ئەنجومەنی ئاسایش و لێکۆڵینەوەی لێ بکەین لە بەرنامە ئەتۆمیەکەی لەلایەکی دیکەوە ئیسرائیل خاوەنە سیستەمێکی بەهێزە گومبەزی ئاسنینی هەیە کە ئێمە پێکەوە لەگەڵ ئیسرائیل دروستمان کردووە بۆ ئەو وڵاتە ئیسرائیل خاوەنی سیستەمێکە کە دەتوانێت وەڵامدانەوەی هەموو جۆرە موشەکێک لە خۆ بگرێت ئێستا ئێمە لەوە دڵنیاین کە ئیسرائیل لە ڕووی تەکنۆلۆژیۆ زۆر پێشکەوتووە بەڵام ئەوەی ئەمڕۆدا گوزارێت شتێکی زۆر گرنگە وەکو ئەوەی من لێتێ من وەک ئەوەی کە خوێندنەوەی بۆ دەکەم کە فۆکس نیوز راپۆرتێکی بڵاو کردووەتەوە کە ئێران ئیسرائیل خاوەنی سیستەمێکی دیکەی بە ناوی ئێرۆ سێ کە ئەم سیستەمە زۆر زۆر پێشکەوتوترە و دەتوانێت وەڵامدانەوەی هەموو جۆرە موشەکە دوورهاوێژەکانی ئێران بێت تەنانەت ئیسرائیل ئێستا خاوەنی جۆرێک لە سیستەمی بەرگریە کە توانێت وەڵامدانەوەی موشکی ئەتۆمی دوورهاوێژیش هەیە باشە بۆیە ئێمە لە تەکنۆلۆژیای ئیسرائیل دڵنیاین دەتوانێت خۆی پارێزێت ئیسرائیل لەلایەکی دیکەوە لەوە باشە بەڕێز ترێنت وەکو دواپرسیار ئەمریکا بەتەمای ئەوە بوو کە شەڕ لە غەزە بوەستێنێت بەڵام ئێستا شەڕەکە تەژەنەی سندووە لوبنانیشی گرتوتەوە پێی ئێرانیش هاتە ناو شەڕەکەەوە و دەمەوێت بزانم کە ئەمریکا ئێستا چ شتێک لە بەرژەوەندیەتی وەستانی شەڕەکە یا بەردەوام بوونی بڵێ ئێستا ئەمریکا داوای ئاگربەست دەکات بەداخەوە کە بانکردن بۆ ئاگربەست ئێستا نیشانەی لاوازی یاخۆت ناسەقامگیری ئەمریکایە چونکە ئێستا لە هەردوو لا خەڵکێکی زۆر کوژراون چ لە فەڵەستینیەکان چ لە ئیسرائیلیەکان بەڵام ئەمە هەر هەمووی خەتای حەماس بوو حەماس دەستی بەم شەڕە کرد ئیسرائیل تەنها وەڵامی خۆی داوەتەوە
ئێستا ئەگەر ئاگربەس بێتەکایەوە ڕەنگە ڕێگەدان بێ بە خەڵکی زیاتر ئیسرائیل بۆ ئەوی بکوژرێن ئێستا ئێمە پێویستە ڕێگە بە ئیسرائیل بدەین بەرگری لە خۆی بکات بەداخەوە بانکردن بۆ ئاگربەس یاخود بانگەشەی ئاگربەس لەلایەن ئەمریکاوە تەنها خزمەتی حەماس دەکات تەنها خزمەتی حیزبوڵا دەکات چونکە ئەوان لە ڕێگەی ئاگربەستەوە هەوڵ دەدەن زیاتر خۆیان بەهێز بکەن ئێستا حەماس و حیزبوڵا چواردە دراون پێویستە لەناو ببرێن پێویستە جارێکی دیکە ئیسرائیل ڕێگە نەدات سیناریۆیەکی هاوشێوەی 7 ئۆکتۆبەر لە داهاتوودا دەست پێ بکاتەوە لەگەڵ هەر ڕاگردانێکی شەڕ لەگەڵ هەر ئاگربەستێک وەڵامێکە یاخود پشوویەکە بۆ حەماس و حیزبوڵا بوو ئەوەی خۆیان ڕێبخەنەوە بۆی دیسان بەهێز بنەوە من پێم وایە کە ئەمریکا نابێت داوای ئاگربەس بکات ئەمریکا پێویستە لەگەڵ لابردنی ئەم گروپە تیرۆریستیان نابێت بۆ ئەوەی کە جیهان نەجاتی بێت لەم جۆرە گروپانە ئەو ئیسرائیل لە جێگەی هەموو جیهان ڕوبەڕووی تیرۆر دەبێتەوە. بەڵێ زۆر سپاس دەکەین ترێنت فرانس دامی پێشووی کۆنگرێسی ئەمریکا و سەرۆکی لێژنەی بەرگری موشکی کۆنگرێس لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.